دەستپێکردنی یەکەمین جەولەی خولی تۆپی دەستی یانەکانی عێراقا لە شاری سلێمانی بە بەشداری 5 تیپ کە لە 2 یاریگا یاریەکان بەڕێوە دەچن. یاریگای خوا-لێخۆشبوو دکتۆر لەتیف ئەمین و یاریگای داخراوی سلێمانی یاریەکانی لەخۆگرتووە. خولی تۆپی دەستی نایەبەکانی عێراق لە قۆناغی یەکەم لە شاری سلێمانی بە بەشداری 5 تیپ دەستی پێکرد. لە قۆناغی دووەم لە شارەکانی کەربەلا و باسڕا بەڕێوە دەچێت و 5 تیپ بەشدار دەبێت. ئەمە جاری یەکەم نییە لە سلێمانی بەشدارین، بەڵکو جاری دووەمە و بە شێوەیەکی باش هاوکارمانن و کارەکان زۆر بە باشی بە سەرکەوتویی بەڕێوە دەچن بە هیوای سەرکەوتن بۆ بەشداریکردنی زیاتر. خولی تۆپی دەستی یانەکانی عێراق ساڵی پار بە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە جەولەی دووەمی کۆتایی نەهات و سەر ئەنجامی یاریەکان و دیاریکردنی پاڵەوانانی ئەو خولە بە نادیاری مایەوە. یانەی سلێمانی وەک تاکەیانەی کوردستان بەشدارە لە خولەکەدا و ساڵی پار ئاستێکی بەرزی پێشکەش کرد. کامەران حەسەن ئەندامی ئەو یانەیە و یەکێتی تۆپی دەستی عێراقە دەڵێت ڕکابەری دەکەین و ئامانجمان سەرکەوتنە. ئێمە لە کوردستانە نەکو لە شاری سلێمانیا تاکەیانە لە کوردستانە کە ئێستا بەشداری خولی نایبی عێراقیانی وەرچی سلێمانیە و ئەوەش مقەسەرین بڵم ناگەڕێتەوە بۆ یەکێتی تۆپی دەستی کوردستان، ئەگەڕێتەوە بۆ یانەکان یعنی تۆپی دەستیان پشتگوێ خستووە. یعنی ئەبێت ئەمان نییە سەرچیانەیە، یعنی جاران کوردستان بەناوبانگ و لە تۆپی دەست و بالە و باسکە ئێستا نییە حەد وەکو یانە یانێ وەرچی سلێمانی بەس ئێستا لە خولی کوردستانی لە خولی عێراقشە تاکەیانەیە. ئێمە وەکو پار ئێمە لە نەتیجەمان سێمی عێراق بووین کەتر لەم ئەم کۆرۆنای پیا بوونیە خولی دووەم نەکرا. ئەجنا ئێمە وەکو یانی وەرچی سلێمانی بەتەمای نەتیجەی یەکەم و دووەم بووین، یانی تیپێکی بەقەوتمان تۆکمەمان دروست کرد و ئیسمان یەکەمی عێراق بین. پاڵەوانێتی تۆپی دەستی یانەکانی عێراق دایانە لە خۆ دەگرێت کە لە 2 کۆمەڵە ڕکابەری دەکەن. کۆمەڵی یەکەم 5 یانە لە شاری سلێمانی و کۆمەڵی دووەمیش دوا بە دوای ئەوە لە کەربەلا و بەسڕا یاریەکان بەڕێوە دەچن. محەممەد حسەین گەلی کوردستان سلێمانی.